ڕێکەوتێکی سەیرە ژمارە 3 هەم ژمارەی بەختی فڕۆکەخانەی سلێمانیە و هەم ژمارەی بەدبەختیەتی. ڕۆژی 3 نیسانی 2023 تورکیا بە بڕیارێک باڵی فڕۆکەکانی کرد و گەمارەوەی خستە سەر تاکەڕێڕەوی ئاسمانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارە سەربەخۆکەی ڕاپەڕین و گەرمیان. ئێستاش دوای 2 ساڵ و 7 مانگ هەر ژمارە 3 دێتە ڕێی چارەنووسی ئەو فڕۆکەخانەیە. شەوی 3 تشرینی 2025 یەکەم فڕۆکەی سپی کلیکسور لە ئەستەمبوڵۆ دەفڕێت و لەسەر ڕێڕەوە سەرەکیەکەی فڕۆکەخانەی سلێمانی تایەکانی لە زەوی دەدات و ئەو دوو فڕۆکەخانە زیزە بە یەک شاد دەکاتەوە. شەوی 2 تشرینی 2025 بە دیاریکراوی لە کاتژمێر 10:30 خولەک 162 سەرنشین بە فڕۆکەیەکی جۆری بۆینگ 737 قەت باریک لە شەقەی باڵدەدات و دوای کەمتر لە 3 کاتژمێر و لە کاتژمێر 1:10 خولەکی شەو لەسەر شاشەی زانیارەکانی فڕۆکەخانەی سلێمانی دەنووسرێت گەشتی ژمارە تیکەی 808 گەیشت. ئەم فڕۆکەیە یەکەمین فڕۆکەی هێڵی ئاسمانی تورکیایە کە دوای 135 هەفتە ڕێگەی پێدەدرێت بەرەو سلێمانی بفڕێت. ئیتر هەموو هەفتەیەک 4 جار و لە ڕۆژانی هەینی و شەممە و دووشەممە و سێشەممە فڕۆکە لە نێوان تورکیا و سلێمانی دێن و دەچن. تورکیا ئەو کاتەی گەشتەکانی ڕاگرت بیانووی ئەوە بوو پارتی کرێکاران سوود لە فڕۆکەخانەکە دەبینێت. لەگەڵ خۆشیدا یەک کۆمەڵ گەشتی گرنگی ئەوروپی لە سلێمانی قوفڵدا. هەر 6 مانگ جارێک دەسەڵاتی فڕۆکەوانی تورکیا گەمارەوەی سەر فڕۆکەخانەی سلێمانی تازە دەکردەوە تا ئەو کاتەی ڕۆژی 9 تشرینی یەکەمی 2025 نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان چووە تورکیا و ڕەجەب تەیب ئەردۆگانی بینی. سەرۆکایەتی هەرێم دوای ئەوە ڕایگەیاند ئەردۆگان بە داوای میوانەکەی ڕازی بووە و گەمارۆکانی هەڵگرتووە. لە ئێستاوە 3 دووشەممە بژمێرن و چاوەڕێی گەیشتنی فڕۆکە و کرانەوەی دەرو لەسەر فڕۆکەخانەی سلێمانی بن. هەرچەندە ناوی فڕۆکەخانەکە بۆ جەلال تاڵەبانی گۆڕاوە بەڵام لە داتاکانی تورکش ئێرلاین هەر بە فڕۆکەخانەی سلێمانی ناوی هاتووە و بە هێمای ICU دەناسرێتەوە.